موجیسە چیە موجیسە؟ سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش. هەفتەیەکی پڕ لە چالاکی هونەریمان بەڕێ کردووە. بە تایبەتی شانۆکاران و سینەماکارانی کورد کۆمەڵێک بەرهەمی نوێیان پیشاندا. با پێکەوە بڕگە و بابەتەکانی هەفتە ببینین. پێشەنگەیەکی شێوەکاری بۆ کارە هونەریەکانی هیوا عەبدولعەزیز لە شاری هەولێر و لە ڕێکخراوی یەسناکرایەوە. پێشەنگەکە لە ژێرناونیشانی ڕەنگەکانی جەنگدا بوو. کارەکان لە 3 بەش پێک هاتبوون: تابلۆ و ڤیدیۆ ئارت و ئینسلیشن کە گوزاریشتیان لە پاشماوەکانی دوای جەنگ و وێرانکاریەکان دەکرد. پێشانگاکە کۆڵێشنەکە لە ڤیدیۆ ئارت و لە پەینتینگ و لە ئینستەلیشن، هەنی کۆمەڵێک میدیای جیاواز بەکارهێنیا لە ئیشەکان و کۆنسێپتی سەرەکی کارەکەش ڕەنگەکانی جەنگە. ئەو کارەی ئێستا لێرە دەیبینی ڕەش و سپیە، وەکو ڕەش و سپی لە چۆن لە تاریخ لە مێژووکە تا ئێستا ململانەی ڕەش و سپی وەکو بابەتی ڕەگەزپەرستی هەبووە. ئەو ململانەیە گوازراوەتە بوو دوو جەم سەرە گەورەکەی جیهان وەکو ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. ئەوی تر ئیشی پرچەکانە کە لە ناو کیوبێکی داخراو بە پرچی ئافرەتە دان پۆشتێک کە ئافرەت قوربانی یەکەمە هەم لە کەڤەرکردن و هەم قوربانیدان لە هەموو جەنگەکان و ململانەی سیاسی و دینی و کۆمەڵایەتی هەموو ئەو ململانەیە کە لەو مانتیقەیە و لەو ناوچەیە هەیە لە هەرێمەکە نەبێ بڵێم وڵاتی ئێمە بە گشتی من باسم کردە، چونکە جوگرافی هەم دیاری نەکردێ و یەک شوێن یەک وڵات لە ئیشەکە. پرۆژەکە بە گشتی مانتیقەکەیە کە ئێمە تێدا دەژین و ڤیدیۆ ئارتەکانیش بە هەمان شێوە لە چاوەڕوانی چارەنووسەکە دەنجی تارێک دێ قەسف ناکە، لەبەرەوەی ئێمە هەم لەو وەهمە دەژین هەموو کات چاوەڕێی کە لێت بدرێ، هەموو کات چاوەڕێی کە لەژێر ڕەحمەتی تۆباران خۆت ببینیەوە. بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان و هونەردۆستان فێستیڤاڵی وەرزی شانۆی گەرمیان لە کەلار بەڕێوەچوو. لە فێستیڤاڵەکەدا 9 گروپی شانۆیی بەشداریان کرد و 9 شانۆگەری جیاوازیان نمایش کرد. شاری کفری و پەیمانگای ونەرە جوانەکانی کفری بەشدار بووین، هەم خۆم مامۆسام لەوێ و هەم ئەکتەرەکان و ستافەکەش لەوێ قوتابین و مامۆسان و لە وەرزی شانۆیی گەرمیان بەردەوامە بین. ئێمە وەکو گەرمیان و وەکو شاری کفری و پەیمانگای ونەرە جوانەکان لەسەر ئەم جۆرە ئیشانە بەردەوامە بین، شانۆ بەرەو پێشترە بین و خوێندکارەکان بەردەوام بن و تا پێ بگەین و بۆ گەرمیان بەرەو پێشتر. ماوەی 2 ڕۆژە خایەنەیە 6 نمایشە. ئەم 6 نمایشە 5 دانەی ستێجە و دانەیەکی شەقامە. ئەم 5 نمایشە پێشبڕکەی ئەواکەن لەسەر خەڵاتە. لەم وەرزە شانۆیە من دەستخۆشییان لێکم. ئەمە ئەبێتە هاندەرێک کە ئێمەی شانۆکار بە ئاگا بینەوە کە نەمردووین. من وەکو هونەرمەندێکی شاری سلێمانی یاخۆ شانۆکارێک لە ڕاستیە من سلێمانی بە مردوو ئەزانم. ئێستا ئەمڕۆ خۆشحاڵ بووم بەوەی کە بینیمەوە، جارێکی تر دەپەی شانۆم بینیەوە.
ئەکتەری جوانم بینی کە خوازیارم ئەوانەی تریش کە بە دوایە ئەم نمایشانەی تریش لەم جوانتر بن و باشتر بن بەڵام بۆ ئێمەی شانۆکاران هەنگاوێکی جوانترە من هەستەکەم ئێستا هەموو چالاکیەکان بەرەو گەرمیان ڕۆشتۆتەوە لە ئێستاە چەند گەنجێکی جوان هەن هاتوونەتە بوارەکە هەم دەرفەتێکیش بێ بۆ ئەو گەنجانەیەنە پێشەوە هەم پێشبڕکێکی جوان لە نێوان داهێنانەکانیانە بکرێت. سێهەمین فێستیڤاڵی فیلمی قوتابیانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە فێستیڤاڵی فیلمی ڕێگا ناسراوە لە شاری سنا بەڕێوەچوو لە فێستیڤاڵەکەدا زیاتر لە 15 فیلمی کورت و درێژ کێبڕکێیان کرد ئەکتەران و دەرهێنەرانی فیلمەکان قوتابی بەشەکان بوون فیلمی عەدەن لە دەرهێنانی شایان ئیبراهیم وەک باشترین فیلم هەڵبژێردرا. جشنوارە ئێمە ئیمساڵ سێومین دۆرەیە کە بەرگوزارەوێت دوو دۆرەی ئەوڵی جشنوارە کە بە سوورەتە ئوستانی بەرگوزار بوو دۆرە سێومیمان بە سوورەتە منتەقەی بەرگوزارەوێ 6 دانە ئوستان شرکەتیان کردگا فکرەکەمەوە 90% فیلمەکان فیلمگەلێکن کە بە زوانە کوردیان و یا لە جۆغرافیای کوردیە اتفاقەفتن جێگەی خۆشحاڵیە لە حازەوە بەهەرحاڵ جشنوارەکەمان بۆ وسیلەی 4-5 نەفر جوان ڕفیق و هاوکلاسی دروست کریاگە و ئومیدوارم کەم ڕێگە ئێدامەی بێ چۆن بەرحاڵ بەرنامەگە لێ فرەمانەس بەم جشنوارە. بۆ سێومین دۆرەی فستیڤاڵ فیلمی دانیشتوویی ڕێگا کە بە سوورەتی منتەقەی بەرگوزار بوو جیا لە منطقة فستیوال عضو هیئت انتخابیش بوم دو دوره اول فستیوال فیلم ڕێگا بە سوورەتی ئۆستانی بەرگوزار بوو و دۆرەی سێوەمان بە سوورەتی منتەقەیی بەرگوزار کرد ڕسالەت و فەلسەفەی کلی ئەم جەشنوارەوەسە کە گفتمانی لە بینی فیلمسازگەلی نۆپا تەک مخاتەبە ئەتفاقەفێ و ئەمان خۆیان باوەڕکەن و ئەنگیزە پەیا بکەن کە ئەم ڕێگە ئەدامە بن. گروپێکی شانۆیی کوردی شانۆگەریەک بە ناوی تەنێ ئەز کە لە شانۆگەری دیکتاتۆری گەورەی شارلی شاپڵنەوە وەرگیراوە لە بەرلین بە زمانی کوردی نمایش دەکەن. شانۆگەریەکە باس لەو نەهامەتیانە دەکات کە بەسەر کورد داهاتوە. Ev lîstika ku em dilîzin ji fîlma Charlie Chaplin a Big Dictator ji wî hat adaptekirin. Wexta hat adaptekirin ji xwe karakterê ku em li vê derê dilîzin û karakterê fîlm yani li nav filmê de kesê ku wezîrê şer dilîze ve karakter nêzê hevin ji xwe jiyana me de jî nav rojane de jî bi gelemperî wezîrên şer heman karakterin yani şer dixwazin ji şer feyde digirin ji xwe re. Karakteri vir jî karakterek wisa ye her tim xizmetkarê dîktatör wek xizmetkarekî dîktatörê ye. Dîktatör çi bibêje wî dike dixwaze xizmetê dîktatör bike ne xizmetê gel. Dîktatör jî ji xwe dîktatörekî zulm dike hin kesên din ra gelê xwe ra her kesî ra zulmê dike. Ev jî wek xizmetkarekî vê dîktatörê çawa em dikarin bişibînin ji xwe me navê jî kiriye gurê haring yani wek gurekî har her tim zincîra wî destê dîktatör de ye. Karakterê ku ez dilîzim.
چیم بیشم که افشانوگریه و جدا بوش کاری دید که من جوه کمدیتین هندک لایانت پوزیتیو و هندک جد بیتن رأی کم بچون اکاد جداتر من هبیتن بوی تواری دشته که بو من بالکش و شانوگریه که افریقا دیدی او بو که تو هشتا سردم افریقا داری و تایبت کمک وش جرگ استانبول تهتن بابت که بازرینیتن یکو گلک صوره و همه تشتی و یدیاره که بحث چه تکتن و بحث بندستی و سیاسی کردن یا که افریقا روش حالات ناوین گشتی و تایبت جم بینین کل بیوالات کو کردین میت باکور آخای دادجین چوا شیعه سیطره سر فکر کردن یعنی هزرا فاشیسم یا کو انو که هیدی زال بویل همی دنیای افریقا مدید کل سردپشان و یوان هنرمنداب شیانت خوشیا در بخن کانه چا چید باندور بکد و چا چید مروواتی بن پی بکدن شاری هەڵەبجە لانکەی هونەرمەندان و نووسەران بووە. عەبدوڕەحمان میرزا شێوەکارێکی ئەو شارەیە و بە ڕێگەیەکی ئەکادیمی بەردەوام بووە لە هونەر. ئەو بە بەکارهێنانی ڕەنگی گەش و پاک ناوبانگی دەرکردووە. تابلۆکانی زیاتر گزارش لە سروش دەکەن و بە ڕەنگی ئاوی و ڕۆنی دروستیان دەکات. سەرەتای کارکردن مەگەڕێتەوە بۆ چەند ساڵی پێش چوونە پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی بە دیاریکراوی 2 ساڵ پێشەوەی بچمە پەیمانگا بە گەرم و گوڕی و بەجددی دەسم کرد بە ئیشکردن تا ئەو کاتەی چوومە پەیمانگا و لە ساڵی 2006-2007 پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیم تەواو کرد و پاشان بووم بە مامۆستا لە سنووری هەڵەبجە لە شارۆچکەی خورماڵ دواتر گەڕامەوە بۆ هەڵەبجە و ساڵی 2015-2016 گەڕامەوە بۆ خوێندن چوومە کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی و لە ساڵی 2018-2019 ئەوێشم تەواو کرد و ئێستا مامۆسام لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە. دیارە کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لەوێ بە شێوەیەکی ئەکادیمی دەستمان کرد بە کارکردن و زیاتر ئێمە ئیشکردنمان لەسەر فیگەر بوو کەمتر کاری سروشتمانە کرد لەبەرەوە ئێمە زیاتر لە قەعا ئیشمانە کرد لە هۆڵا ئیشمانە کرد دەرفەتی ئەوە نەبوو زۆر بڕۆینە ناو سروشت و ئێستا من بە دوو ئاڕاستە ئیشەکەم ئاڕاستەیەکیان فیگەرەتیڤە ئیشکردنە لەسەر مرۆڤ و ئاڕاستەیەکیشان کارکردنە لە ناو سروشتە و زیاتریش کە لە سروشتا کارەکەم ئێستا بە ڕەنگی ئاوی کارەکەم بە تایبەتیش سروشتی ناوچەی هەڵەبجە کاریگەری هەیە و زۆر زاویە و گۆشەی جوانی تایە بۆ وێنە کێشان ئەوەیە کە وای کردووە ئیش لە سروشتا بکەم. خاڵێکی گرنگ هەیە کە باسی کەمەویشەوەیە ئێمە لە سەردەمێکە گەورە بووین کە سەردەمی کیمیاباران و ئەنفال و کۆڕە و دواتر کە فامان کردەوە لە شەڕی ناوخوا بووین لە ناوچەرگەی شەڕی ناوخوا بووین بە تایبەت ئێمە وەکو هەڵەبجە بە بەردەوامی لە کێشمەکێشم و شەڕ و ناخۆشییا بووین ئەمانەش بۆ خۆیە بێ بە باگراوندێک بۆ ئێمەی شێوەکار کە بتوانین
بەردەوام بین لە ئیشکردن چونکە بەردەوام بوون پێویستی بە بابەتە ئێمەش بە بەردەوامی بابەتمان هەیە و بەگشتی گەلی کورد یعنی نەک تەنها ئێمەی هەڵەبجەی. سەبارەت بەوەی کە لەم دوایانە من زیاتر بە بۆی ئاوی کارەکەمە گەڕێتەوە بۆی کە بۆی ئاوی مەوادێکی پاکە بۆن و ئەوانەی نییە و شوێنی کەمی شەگرێ و کە ئیشەکەش تەواوە بێ بە هەمان شێوە زۆرترین ئیژەتوانی لە کەمترین شوێنە لە بچووکترین شوێنە هەڵگری ئێمە کێشەی شوێنمان زۆرە ئێمە لەوحەی گەورەمان هەیە و کە ئیشی زەیتەکەین لەوحەکان پێویستی بە شوێنە بەڕاستی ئێمە ژەو شوێنەمان نییە کەم شێوەکار هەیە ستۆدیۆ شوێنێکی تایبەتی هەبێ بە خۆی لە کوردستانە ئێمەش بە هەمان شێوە لەبەرەوە من لەم دوایانە لە 2-3 ساڵی کۆتاییە زیاتر گرنگی بە ئیشی ئاوی ئێمە. کارەساتی ئەنفال کاریگەری بەسەر کورددا بەجێهێشتووە بە تایبەتی ئەو کەسانەی کە ژمارەیەک لە ئەندامانی خێزانەکەیان لەو تراژیدیایەدا لەدەستداوە. ئیسماعیل هەنارەیی نووسەر 2 برا و 14 کەسی دیکەی بنەماڵەکەی ئەنفال کراون. ئیسماعیل خەڵکی چەمچەماڵە و لە کۆی 6 بەرهەمی 4یان دەربارەی ئەنفالە. من ئیسماعیل حوسێن نەجم ناسراوە بە ئیسماعیل هەنارەی لە ساڵی 1970 لە گوندی هەنارەی جەباری لەدایک بوومە. لە ساڵی 2014ەوە دەستم بە نووسینی کتێب کردووە پێشتر و تار و بابەتم نووسیەوە بەڵام وەکو کتێب لە ساڵی 2014ەوە دەستم بە نووسینی کتێب کرد. لە ئێستا 6 کتێبم هەیە کتێبەکانم بە ناوی تاقانەکانی جێنۆساید لە کوردستان تاقانەکانی ئەنفال وانەی بە ساڵات چوویە کە 100 چیرۆکی تایە لە زمانی عەرەبیەوە کردومە بە کوردی و کتێبی سەرەتاکانی ڕۆژنامەگەری کوردی کە کتێبێکی دکتۆر سەباح موسایە کە لە عەرەبیەوە من وەرم جێڕاوە بۆ زمانی کوردی و کتێبێکی تر ئەو مناڵانین لە زیندانی ئەنفال لەدایک بوون ڕووناچیەکانی نێو شەوەزەنگ کە باس لە 4 مناڵی ناوچەی جەباریە کات کە لە زیندانی دووبست لەدایک بوونە. کتێبی ئەنفال دوای چارەگە سەدەیەک کە ئەو کتێبە باس لە تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر تاوانی ئەنفالدا دەکات کە ئایا تاوانی ئەنفال دوای 25 ساڵ بەکوێ گەیشتووە. بابەتی ئەنفال کاریگەری لەسەر ژیانی من هەیە چونکە من خۆم لە خانەوادەیەکی ئەنفال کراوم و 2 برام شەهیدی جنۆساید و بەرشاڵاوی ئەنفال کەوتووە و 17 کەس لە گوندەکەمان لە کەسوکار و ئامۆزا و کەسوکار بەرشاڵاوی ئەنفال کەوتووە بۆیە وەلا چەمچەماڵی پایتەختی شەیدان و ئەنفال کراوانش دانیشتم بۆیە بابەتی ئەنفال کاریگەری تەواوی لەسەر ژیانی من بووە و هەموو کتێبەکانشم هەر لەسەر ئەنفال نییە 2 کتێبی وەرجێڕانیشم هەیە لە زمانی عەرەبیەوە کە کردومە بە کوردی کتێبێکیان لەسەر مێژووی ڕاگەیانی کوردیە و کتێبێکشان 100 چیرۆکە کە پند و ئامۆژگاری و مەوعیزەیە کە لە زمانی عەرەبیەوە کردومەوە کوردی.
ئامان جمل لە نووسینە خزمەتکردنە چونکە هەموو ئەم کتێبانی کە ئێستا من دەرم کردووە و گۆڤاریشم لە بواری جنۆسایددا دەرکردووە هیچ لەو کتێبانم نفرۆشێتەوە بە بەرامبەر و هیچ سوودێکی مادیم لە هیچ کتێبێکیان نەبینیوە بەڵام پێم وایە توانم لەم ڕێکەوە زیاتر خزمەت بە جینۆساید بکەم و خزمەت بە مرۆڤایەتی بکەم چونکە ئەو بابەتانە بۆ مێژوو دەمێننەوە و تەوسیقکردن و نووسینەوەی ئەم بابەتانە دەبێتە مایەی سوود لە داهاتووە و لە ئێستاشە بەداخەوە بەڵام دەبینین جێگایەکی تایبەت نییە دەستگایەکی تایبەت نییە بەوەی نووسەران کتێبەکانیان لەوێەوە چاپ بکرێ بۆیە تۆ نەک هەر من چەندەها نووسەری باشان کتێبی باشیان هەیە بەڵام تا ئێستا چاپ نکراوە و هۆکاری ئەوەیە کە ناتوانن لە ڕووی مادیەوە کتێبەکانیان چاپ بکەن بۆیە بوونی دەستگایەکی تایبەت لەو بوارە زۆر گرنگە بۆەوەی پاڵپشتی نووسەران بێ بتوانن بەرهەمی باشیان هەبێت. لە دوا بڕگەدا هونەرمەندێکی گۆرانی بێژ و میزیکژەن لە شاری دهۆکەوە میوانی ئێمە دەبێت. عیماد عەلی هونەرمەندێکی شاری دهۆکە، گۆرانی بێژ و ئاوازدانەری میزیکیە. توانیوێتی تا ئێستا ئاواز و دابشکردنی میوزیکی بۆ کۆمەڵێک لە گۆرانی بێژان ئەنجام بدات. لەم بڕگەیەدا تێکەڵاوبوونی لە دنیای هونەردا زیاتر ڕوون دەکاتەوە. ئەس هونەرمەند عیماد عەلی ئەوە چەندین ساڵە بوارێ ستران و هونەر و موزیکا سترانە کوردی دەستکارە دکەم ji zarokîniyê da ji sala 1987 min dest bi karê hunerî kiriye di amîrê sazê da min dest pê kiriye. راستی من آواز و پیف من یعنی پتر آواز من داینه گلک هنرمنده گلک ستران بیجا بس اوید برنیاس یعنی گلک ناینه بیران پراسی بس اوید برنیاس گلکت هنگ گنجن من بوانا چکرین هنرمندک آنکو گنجک حزای سر هنری هبت آن تشتک هبت ناخوی دا الهامک هبت هنری بتن از بیجم بلا ریکه پاقش یعنی بردوام بد چونکو هر کارک هنری نایت حساب کردن هنر من نزانی و قد نزانی دو دیلی و دو ازمانی من نزانی و قد نزانی دو دیلی قد ما طلها أفيناتا شنيكات بيجي وتخيزاني قد ما طلها أفيناتا شنيكات بيجي وتخيزاني من نزاني وقد نزاني كنا ستراني آنكو ستران نوعية ستراني هالبجارتنا ستراني بيف وآواز قلق قلق تشتكي هست بين ونازق بين يعني ستران بيجت ميت كيفن سردم عياز وأردوان ورحمة تدخل الوانا بتو قلق ستران بيجت دي هبون كو وقتي خلقك جهداري ستران وانا تكري
هەست بخۆشیەکێت کردن واقعی ئەڤروکە ئەم تێدا ڕاستی وەکو بەرفرەهیە تەکنیکێ و بەرفرەهیە سترامبێژە ئانکو گەنجێت ئەوێت نوکە بووینە سترامبێژ یعنی ئاستێوان ناگەهتەوی ئاستێک و سەروی سەردەمی مەتەرەن سترامبێژێت کەبن.